سەرۆکی بەرازیل هاوشێوەکەی ترامپ کاتێک ناوی بەرازیل دێت ڕەنگە ڕاستەوخۆ شتێک لەمانە بێ بە مێشکماندا کەرنەڤاڵی ساڵانەی بەرازیل یان نەیمار و پێلێ و ڕۆناڵدۆی دیاردە یاخود غاباتی ئەمازۆن کە گەورەترین غاباتە لە جیهاندا بەڵام لەم ڕۆدا لەبەرەوەی زۆرینەی چاودێران چاوێکیان خستۆتە سەر سیاسەت ڕەنگە چاوەکان لەسەر سەرۆکی بەرازیل جابێر بۆلسۆنارۆ بن کەسایەتێکی ناسرا و تایبەتی هەیە وەک ئۆپۆزیسیۆن باسی دەکەن خاوەنی بیرروڕایەکی تونڕەوانەیە با بزانین تازەترین شتی چییە؟ ئەوەی ئێستاکە لە ڕاگەیاندن لەسەری بازەکرێ بریتیە لەوەی کە بۆلسۆنارۆ خۆی ئامادە دەکا بۆ هەڵبژاردنەوەی بۆ خولێکی تری سەرۆکایەتی وڵات بەڵام ئەم جارە ڕکابەرێکی بەهێزی هەیە کە ئەویش لۆلا دا سیلڤای سەرۆکی پێشووە خاوەنی هەوادارێکی زۆرە لە ئاستی ناوخۆدا بە تایبەت لە دوای ئەوەی بەرازیلیەکان لە سەردەمی ئەودا لە ڕووی ئابووریەوە گەشەیەکی بەرچاویان بە خۆیانەوە بینی هەندێک لەو هەڵوێستانەی کە لەلایەن بۆلسۆنارۆوە دەرکەوتووە لە ئێستادا بریتیە لەوەی کە هەڕەشەی ئەوە دەکات کەوا ئەنجامی هەڵبژاردنەکان قبوڵ ناکات ئەمەش هەمان هەڵوێستی دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکامان بیر دەخاتەوە داوا دەکات شێوازی دەنگدانی وەرەقە جێبەجێ بکرێ نەک ئەلیکترۆنی وەک کوردستانی لای خۆمان بۆ ئەوەی سندوق پڕ بکرێ لە دەنگی ئەو هێرشیشی کردوتە سەر دادگای هەڵبژاردننی بەرازیل و دەڵێت سیستەمی هەڵبژاردننی ئەلکترۆنی هۆکاری ساختەکاریە تەنیا ئەم بۆچوونە لە نێوان بۆلسۆنارۆ و ترەمدان نییە لە کاتی کۆڕۆناشدا بۆلسۆنارۆ ئەم ڤایرۆسەی باشتێکی بچووک سەیر کرد و دژی کەرەنتینە بوو وەک ترامپ نەخۆشیەکەی بە ئەنفلەوەنزای ئاسایی شوبهاند بەتەنیا بە بچووک سیرکردنی کۆڕۆنا هۆکاری کەمکردنەوەی هەوادارەکانی بۆلسۆنارۆ نییە لەو کاتەوەی بۆتە سەرۆکی بەرازیل لە ساڵی 2009ەوە ڕوبەڕووی چەند کەیسێکی گەورە بۆتەوە گرنگترینیان بریتین لە غاباتەکانی ئەمازۆن کە بەسیەکانی زەویدا دەنرێ پێناو دەرێنانی ئاڵتوندا تۆمەتی گڕگرتنی ئەمازۆنی دەدرێتە پاڵ هەروەها بڕینی دارەکانی و چەندین مامەڵەی تری خراپ لەگەڵ خەڵکە ئەسلیەکەیدا لە نێوان مانگی یەک بۆ مانگی دەی ئەم ساڵدا نزیکەی 1000 کیلۆمەتری دارستانەکەی بڕیوەتەوە نەهێشتنی دارەکانی ئەم غاباتە کاریگەری دەکاتە سەر گۆڕینی کەشوهەوای نەک بەرازیل بەڵکو و زەویش چالاکوانەکانی کەشوهەوا هۆشداری ئەوە دەدەنە خەڵکی بەرازیل کە ئەگەر بێت و بۆلسۆنارۆ هەڵبژێرنەوە ئەوە تەواوی غاباتی ئەمازۆن دەکەوێتە ژێر مەترسیەوە